سڵاو ڕێز بووەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتی عەزیزدان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆ چوارشەمە. سەرەتا سەردەی ڕێی گرنگترین هەواڵەکان. پەیامی پیرۆزبایی معەلیمان، کرێکاران و لایەنگرانی کۆمەڵا بە بۆنەی 26 ڕێبەندان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کشوەری و تامینی نیشتیماعی لە کرماشان. تۆمەتبارکردنی شەریفە محەممەدی بە هاوکاری لەگەڵ کۆمەڵا. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە دیواندەرە، سنە و کامیاران. گیرخواردنی نۆ کرێکاری معدەن بەهۆی ڕۆچوونی زەوی لە باکووری کوردستان. مانگرتنی کرێکارانی گروپی ملی فولادی ئاهواز و لە سێدارەدانی بەندکراوێکی خەڵکی عێراق لە زیندانی قۆم. درێژەی هەواڵەکان. پەیامی پیرۆزبایی معەلیمان، کرێکاران و لایەنگرانی کۆمەڵا بە بۆنەی 26 ڕێبەندان. ڕۆژی سێشەممە 24 ڕێبەندان 1402 کۆمەڵێک لە کرێکارانی شارۆچکە سەنعەتیەکانی 1 و 2 3 سنە، کرێکارانی سۆسیالیستی نانەوەخانەکانی سنە، معەلیمانی لەسەر کاردەرکراوی ساڵی 59 سنە و لایەنگرانی کۆمەڵە لە گوندی میانەی سەربەناوچەی کەڵاتەرزان بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی چالاکیەکانی کۆمەڵا، پەیامی پیرۆزبایی خۆیان ئاراستەی هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و ئەندامانی حیزبی کۆمۆنیستی ئێران کرد. کرێکاران، معەلیمان و لایەنگرانی کۆمەڵە لە پەیامەکانیاندا وێڕای پیرۆزباییکردنی ڕۆژی کۆمەڵا لە هەموو بنەماڵی سەربەرزی گیانبەختکردووانی ڕێگای ئازادی و بەرابەری پێشمەرگەکانی کۆمەڵە و ئەندامانی حیزبی کۆمۆنیستی ئێران بەڵێنیاندا تا دوا هەناسەوە وفادار بە ئامانجەکانی کۆمەڵە بن و ڕۆژ لە دوای ڕۆژ کار و چالاکیەکانیان بۆ ناساندنی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بە خەڵک پەرە پێبدەن. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کشوەری و تامینی نیشتیماعی لە کرماشان. ڕۆژی سێشەممە 26 ڕێبەندان، خانەنشینکراوانی کشوەری و تامینی نیشتیماعی لە کرماشان و چەند شاری دیکە ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان، خانەنشینکراوانی کشوەری و تامینی نیشتیماعی لەگەڵ ژمارەیەک لە خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کرماشان، عێراق، ئەهواز و یەزد بۆ جارێکی دیکە لە ئازدۆخی خراپی مەعیشەتی لە بەردەم سندوقی خانەنشینی شارەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. خانەنشینکراوان دژایەتی خۆیان لەگەڵ جێژنانەی 2,300,000 تمەنی دەوڵەت نیشاندا و خوازیاری چوونە سەرەوەی یاسیەقدەست بە پێی هێڵی هەژاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسەنگسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بوون. تۆمەتبارکردنی شەریفە محەممەدی بە هاوکاری لەگەڵ کۆمەڵە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، ناوەندە ئەمنیەتیەکان لە کاتی دەست بەسەرکردنی شەریفە محەممەدی چالاکی کرێکاری خەڵکی ڕاشت ناوبراویان بە بیانۆی بێبنەمای هاوکاری لەگەڵ کۆمەڵا دەست بەستەر کردووە. شەریفە محەممەدی ڕۆژی 14 سەرماوەزی 1402 لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. هێزەکانی حکوومەت وێڕای پێشکردنی ماڵەکەی دەستیان بەسەر هەندێک لە کەلوپەلە شاخسیەکانی داگرت. ئەو چالاکە کرێکاریە پاش لێپرسینەوە ڕەوانەی گرتوخانەی ئیتلاعاتی سنە کراو لە دەست ڕاگەشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگە بنەماڵەکەی بێبەش کرا. شانی باسە کە سیروس فەتحی هاوژینی شەریفە محەممەدی بەهۆی بەدواداچوون بۆ دۆسیەکەی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراوە. ئێستا 40 ڕۆژ بەسەر کاتی بەندکرانی شەریفەدا تێدەپەڕێت و ئەو چالاکە کرێکاریە بە سەختی ئەشکەنجە و لە هەموو مافە سەرەتاییەکانی بێبەش کراوە. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە دیواندەرە، سنە و کامیاران. ڕۆژی سێشەممە 24 ڕێبەندان سێ هاوڵاتی بەناوەکانی کاوە چوپانی خەڵکی دیواندەرە، مستەفا زاهر زوهور خەڵکی سنە و حسێن سەعەد موتشی خەڵکی کامیاران لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراون. بەپێی زانیاریەکان، ئیدارەی ئیتلاعاتی دیواندەرە بەبێ بەڵگەی قەزای ێرشیان کردوتە سەر شوێنی کەسابەتی کاوە چوپانی و ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. لەلایەکی دیکەوە ئیدارەی ئیتلاعاتی سنە شارۆمەندێکی خەڵکی ئەو شارەیان بە ناوی مستەفا زاهر زوهور تەمەن 57 ساڵ دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوێتەوە. بە شاری کامیارانیش ئیتلاعاتی سوپای پاسداران هاوڵاتیەکی بە ناوی حسێن سەعەد موتشی تەمەن 55 ساڵ ڕفاندووە و هیچ زانیاریەک لەسەر چارنەنووسی ناوبراو لە بەردەستانی. خۆکوژی کرێکارێک بەهۆی هەژاری لە سنە. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژێ سێشەممە، کرێکارێکی خەڵکی گوندی خڕکەی سەر بە شاری سنە بە ناوی عەبدوڕەحمان ئەحمەدی کۆتایی بە ژیانی هێناوە. بەپێی زانیاریەکان، عەبدوڕەحمان ئەحمەدی دانیشتووی گەڕێکی
فەرەجە لە شاری سنە بووە و توانایی دابینکردنی 7 ملیۆن تمەن هەزینەی دەرمانی چاوی نەبووە و لە دۆخێکی خراپدا ژیانی بەسەر بردووە. ناوبراو خاوەن منداڵێکی کەمەندان بووە و بەهۆی هەژاری و دەستکورتی کۆتایی بە ژیانی هێناوە. گیرخواردنی نۆ کرێکاری معدان بەهۆی ڕۆچوونی زەوی لە باکووری کوردستان. ڕۆژی سێشەمە 24 ڕێبەندان بەهۆی ڕۆچوونی زەوی لە معدەنی زێڕی ئەرزەنجان لە باکووری کوردستان نۆ کرێکار لە ژێردار و پەردوودا گیریان خواردووە و چارە نووسیان ناڕوونە. بە وتەی وەزیری وڵاتی تورکیا و معدەنە 667 کرێکاری بووە و بە پێی ئەو ویدیوانە بڵاو کراوەتەوە بەهۆی ڕۆچوونی زەوی معدەنەکە داڕماوە بوو. نۆ کرێکار لە ژێر خاک و دار و پەردوودا گیریان خواردووە. شایانی باسە کە 400 هێزی فریاگوزاری سەرقاڵی ڕزگارکردنی و کرێکارانن و هیچ زانیاریەک لەسەر زیندووبوونیان لە بەردەستان نییە. مانگرتنی کرێکارانی گروپی ملی فولادی ئەهواز. ڕۆژی سێشەمە 24 ڕێبەندان کرێکارانی شاغڵ لە تەواوی بەشەکانی گروپی ملی فولادی ئەهواز دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. بەپێی راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لە تەواوی بەشەکانی شرکەتی ملی فولادی ئەهواز بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و لە بەردەم دەفتەری ئیدارەی شرکەت کۆبوونەتەوە. کرێکاران خوازیاری بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی، بەڕێوەچوونی یاسای ڕێزبەندی پیشەکان، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی گرێبەست و گەڕانەوەی هاوکارە لەسەر کار دەرکراوەکانیان بۆ سەرکار. دەست بە سەرکردنی کرێکارانی بەلوچ و شارومەندانی ئەفغانستانی لە تەفتان. دوو ڕۆژی ڕابردوو هێزانیەکانی ڕژیم هێرشیان کردوتە سەر کرێکارانی بەلوچ و شارومەندێکی ئەفغانستانی لە شارۆچکەی تەفتان و کۆمەڵە کەسیان بە مەبەستی سنوورداشکردن دەست بەسەر کردووە. بە پێی راپۆرتی ڕێکخراوی حاڵوەر شارۆچکەی تەفتان لە تەنی شاری زاهێدان هەڵکەوتووە و لە ڕۆژانی ڕابردوودا هێزەکانی حکوومەت بەردەوام کرێکارانی بەلوچی و پێشناسنامەیان و شارومەندانی ئەفغانستانیان بە مەبەستی سنوورداشکردن دەست بەسەر و بۆ سنووری ئەفغانستان گواستوەتەوە. ئەو ڕێکخراوەیە هۆشداری دەدات کە زۆربەی و کرێکارانی دەست بەسەر کراون بەلوچ و خەڵکی ئێرانن و تەنیا شناسنامەیان نییە. کوژران و برینداربوونی دوو هاوڵاتی بەلوچ لە ئێران شار. ڕۆژی دووشەمە 22 ڕێبەندان دوو شارومەندی بەلوچ لەلایەن لیبا شەخسیەکانی ڕژیمۆ لە ناوچەی غەریباوای ئێران شار کوژران و بریندار بوون. بە پێی راپۆرتی حاڵوەش شەوی دووشەمە هێزە لیبا شەخسیەکانی ڕژیم لە ناوچەی غەریبابادی ئێران شار ڕاستەوخۆ تەقیان لە ئۆتۆمۆبیلە کردووە. لە ئاکامی هێرشەدا شارومەندێکی بەلوچ گیانی لە دەستا و دیەکێکی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی ئێران شار کرا. لە سێدارەدانی بەندکراوێکی خەڵکی عێراق لە زیندانی قۆم. ڕۆژی دووشەمە 23 ڕێبەندان حکمی ئەعدامی بەندکراوێکی خەڵکی عێراق بە ناوی ئەبوزەر تاهر عەرەب لە زیندانی قوم جێبەجێ کرا. بە پێی زانیاریەکان ئەبوزەر تاهر عەرەبی 38 ساڵ و خەڵکی پارێزگای مووسڵی عێراق پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەس دەست بەسەر و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئێعدام مەحکوم کرابوو. بەیانەی دووشەمە سزای لە سێدارەدانی و بەندکراوە لە زیندانی ناوەندی قۆم جێبەجێ کراوە. بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی کۆمەڵا لە نۆروێژ. ڕۆژی شەمە 21 ڕێبەندان بە بۆنەی 45مین چاڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵا مەراسمێک لە شاری ئۆسلۆی نۆروێژ و بە بەشداری ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران، لایەنگرانی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان، نوێنەرانی حیزبە سیاسیەکانی ئێران، کوردستان و نۆروێژ بەڕێوەچوو. مەراسمەکە سەرەتا بە خوێندنەوەی سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار لەلایەن نیزام مەلازادە دەستی پێکرد. پاژیەک خولەک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری و گیانبەختکردوانی شۆڕشی ژینە ڕاگیرە. بێدەنگیەکە بە خوێندنەوەی سرودێکی دیکە لەلایەن نزامەوە شکا. دوایی شەبنەم ناسری ئەندامی کۆمیتەی دەرەوەی وڵاتی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە نۆروێژ پەیامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵای بە بۆنەی 26 ڕێبەندان خوێندەوە. لە درێژەدا فواد گوڵنەسەب سرودێکی شۆڕژگێڕانەی پێشکەش بە ئامادەبووان کرد. لە ئیدامەی مەراسمەکەدا نوێنەرانی پارتەکانی حیزبی دموکراتی کوردستان، حیزبی حیاتی ئازادی کوردستان پژاک و نوێنەری حیزبی سووری نۆروێژ پەیامی خۆیان خوێندەوە. هەروەها لێژنێک لە حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستانی عێراق لەو مەراسمەدا بەشدار بوون.
بەشی دووهەمی مەراسمەکەش بە بەڕێوەچوونی چالاکی هونەری لەلایەن نیزام مەلازادە، فواد گوڵنەسەب، مەریوان و پێشڕەو درێژە دراو مەراسمەکە لە نێوشایی خۆشی ئامادەبووان کۆتایی پێهات. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی کەشاوەرزان لە هیندستان. هاوکات لەگەڵ ناڕەزایەتی کەشاوەرزان لە ئەوروپا ڕۆژی سێشەمە 24 ڕێبەندان کەشاوەرزانی هیندستانیش بە تراکتۆرەکانیانەوە مانیان گرت و بەرەو دێهلی نوێ پایتەخت بەڕێکەوتن. پۆلیسی هیندستان لە دێهلی نەو و ویلایەتەکانی هاریانا و ئۆتاپرادێش مەسیری هاتوچۆی کەشاوەرزانی بەند کرد و کەشوهەوای ئەمنیەتی بەسەر ناوچەکەدا زاڵ کرد. کەشاوەرزانی ناڕازی خوازیاری کڕینی بەرهەمەکانیان بە نرخێکی گونجا و پێدانی وامی بێبەهرە بوون. شەوی دووشەمە ڕێبەری بزوتنەوەی کەشاوەرزانی هیندستان لەگەڵ نوێنەرانی دەوڵەت کۆبوونەوە، بەڵام دانوستانەکە ئاکامێکی نەبووە. سێشەمە کەشاوەرزان بە تراکتۆرەکانیانەوە بەرەو پایتەختی وڵاتە بەڕێکەوتن، بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان کردە سەریان و تێکەڵچوون ڕوویدا. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.